بەڵگەنامەنوێیەکانی دۆسیەی جێفری ئێپستین پەردە لەسەر ڕاستیەکی مەترسیدار لادەن کە زۆر لەوە گەورەترە، تەنیا هەوەسبازیەکی سێکسی و ئارەزوویەکی ئاژەڵی بوو بێ. بەڵکو بەڵگەنامەکان ئاشکرایەکەن ئێپستین ئەڵقەیەکی سەرەکی بووە لە نێو زنجیرەی دەستگای سێخوڕی قەوارەی زایۆنی واتە مۆساد. هەروەها ئەرکیەوەی پێسپێردراوە مناڵی خەڵەتێنرا و ڕەفێنرا و کردرا و لە ئەمریکا و وڵاتانی دیکەوە بۆ دوورگە شەیتانیەکەی پەلکێش بکات و بیخاتە بەردەم گورگە برسیە سیاسی و سەرمایەدارەکان. لە جیهانی سیخوڕیدا زانیاری نهێنی بۆ ملشکاندن و ناچارکردن بەکاردێ. ئێپستینیش وەک گەورە دەڵاڵێکی مناڵباس ئەرکی ئەوە بووە زانیاری ئابڕووبەر و شەرمهێن لەسەر سەرکردە و سەرمایەدار و کەسایەتیە دیارەکانی جیهان کۆبکاتەوە و بیداتە دەستگای مۆساد، تاوەکو دواتر زایۆنیەکان وەک کارتێکی فشار بەکاری بهێنن و ئەو کەسایەتیانە بخەنە خولگەی بەرژەوەندیەکانی خۆیانەوە. ڤیدیۆ و بەڵگەکان پەیوەندی ڕاستەوخۆی ئێپستین بە بەرپرسانی باڵای قەوارەی زایۆنیەوە سەلمێنن، بە تایبەت یەهود باراک کە سەرۆگۆزیرانی پێشووتری قەوارەکە بووە و دەستدرێژی کردوتە سەر چەند کچێک کە ئێپستین ڕفاندونی یان ئامادەی کردوون. واتەم سەرمایەدارە جووە ئەمریکیە تەنیا جێبەجێکاری تۆڕێکی بەرفراوانی لەشفرۆشی و دەستدرێژی بۆ سەرمناڵان نەبووە، بەڵکو ڕاوێژکاری باڵای دەستگای هەواڵگری مۆساد بووە و لە ژوورە تاریکەکانەوە کاریگەری لەسەر سیاسەتی ئەمریکا دروست کردووە. کارەساتی بەڵگەکانی ئێپستین ئەوەیە کە دۆناڵد ترامپ سەرۆکی زلهێزترین وڵاتی جیهان لە هەزاران بەڵگەنامەی ناوبراودا ناوی هاتووە و چەندین جار سەردانی دوورگەکەی کردووە. ئەمە جگەلەوەی بیل کلینتۆن سەرۆکی پێشووتری ئەمریکا هاوڕێی ئێپستن بووە و ئەویش بە هەمان شێوە لە چەندین بەڵگەنامەدا ناوی هاتووە. هەروەها تۆم باراک کە ئێستا کەسی یەکەم و بکوژ و ببڕی ئەمریکایە لە تورکیا، سووریا، لوبنان و عێراق پەیوەندی لەگەڵ تۆڕە تاوانکاریەکەی ئێپستیندا هەبووە. مرۆڤایەتی لەژێر سایەی ئەم سیستمە جیهانیەدا تووشی تراژیدیایەکی ئەخلاقی بووە. هیچ شوێنێک پارێزراو نییە لە دەستی ئەم نخبەت ڕەندەیە کە ئێستا دەسەڵاتداری جیهانن. مەترسیە گەورەکە بۆ سەر گەلانی ژێردەستەی هاوشێوەی گەلی کورد ئەوەیە کە چارەنووسی وڵاتەکەیان لە دەست ئەو نخبە نەخۆشەدایە کە لەم دۆسیانەوە تێوەگلاون. چۆنەکرێ چاوەڕێی دادپەروەری و دادگەری لە کەسانێک بکرێ کە دەستدرێژی بۆ سەر مناڵان ئەکەنە بەشێک لە دیبلۆماسیەکەیان. ئەم دۆسیەیە زەنگێکی مەترسیدارە بۆ جیهان. لەژێر سایی بەڕێوەبەری شارستانیەتی گەنیوی ڕۆژئاوادا بەڵگەکانی ئێپستین پێمانەڵێ جیهان لەلایەن نخبەیەکی درڕندەوە بەڕێوەبرێ کە لەژێر سەرپەرشتی دەستگا هەواڵگریەکانی ئەمریکا و ئەوروپا و قەوارەی زایۆنیدا هەموو بەهایەکی مرۆڤایەتیان ژێرپێناوە. ڕزگاربوون لەم دۆخەش تەنیا گەڕانەوەیە بۆ ئەخلاقی ڕاستەقینە و ڕەتکردنەوەی ئەم شارستانیەتە پووکاوە. خوێندنەوەی ئەم دۆسیەیە و بەڵگەکانە و ڕاستیە تاڵەی شارستانیەتی ڕۆژئاوا و سیستمی سەرمایەداری دەرەخا. چینی دەوڵەمەند و دەسەڵاتدار خۆیان لەسەروی یاساوە بین و ئەتوانن وەک ئاژەڵ غەریزەکانیان تێر بکەن بەبێ ئەوەی لێپرسینەوەیان لەگەڵ بکرێ. تەنانەت قورئانی پیرۆز بە خراپتر لە ئاژەڵ ناویان دەهێنێ.